ڕاستیەکردنەوەی ئەم پێشەنگایە هەوڵێکە بۆ ئەوەی کە نەوەی نوێ ئاگاداری ئەوە بێت کە لە ڕابردووە کێ ئەم شارەی دروست کردووە. جەنابتان ئەزانن سلەیمانی وەکو پایتەخت لەدایک بووە، واتە بە گەورەی لەدایک بووە. کۆمەڵێک خانەوادەی زۆر، کۆمەڵێک کەسایەتی زۆر، کۆمەڵێک خەڵکی خۆنەویست توانی ویانەکە لە ڕێگای دروستکردنی سلەیمانیەوە، لە ڕێگای خزمەتکردنی سلەیمانیەوە خزمەتی کورد و کوردبوون و کوردستان بکەن. بەڕاستی بۆیە ئێمە کردنەوەی ئەم پێشەنگایەمان بە زەڕور زانی بۆەوەی کە تەقدیری ئەم کەسایەتیانە ئەم خانەوادانە بکەین، چکە پێمان وایە هەر نەتەوەیەک و هەر شارێک تەقدیری مرۆڤە گەورەکانی خۆی نەکا لە ڕاستیە ناتوانێت تەقدیری خەڵکی ئێستاش بکە و ناشتوانێت ئایندە دروست بکات. ئەشمانەوێ ینی بێگومان پرۆژەی جۆرا و جۆرمان هەیە لە ڕووی هونەریەوە، لە ڕووی فەنیەوە، لە ڕووی سینەماییەوە، لە ڕووی ئەدەبیەوە و کاری جیاواز و جدیمان کردووە. پرۆژەشمان هەیە لە ڕێگای ناساندنی سلەیمانیەوە، کۆی کوردبوون و کوردستانی بوونیش هەم بە کوردستان و هەم بە دەرەوەی کوردستانیش بناسیێنین، چکە باوەڕمان بەوە هەیە کە لە ڕاستیە سلەیمانی نوێنەرایەتی دڵی کوردبوونەکە. هەر لە ژێر ئەم تایتڵە شابا بڵین ئێمە چەمچێکمان داهێناوە بەسەر ئەساسی کۆنسێپتێکی شەکەین کە ناومان ناوە بە باڵیۆزکردنی سلەیمانی، چکە پێمان وایە کاتێک کە سلەیمانی ئەبێتە باڵیۆز یعنی کوردبوون ئەبێتە باڵیۆز، چونکە لە ڕاستیە کوردستان سلەیمانی تەمسیلی کوردبوون و کوردستانی بوونەکە. دەستان خۆش بێ بۆ ئەم دیدارە. هەڵبەت ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی سلێمانی ئەم دەرفەتەی خۆستەوە بۆ ئەوەی خانەوادە دێرینەکان بە جیلەکانی داهاتوو بناسیێنێ. زیاتر لە 200 وێنە نمایش کراوە هی خانەوادە دێرینەکانی سلێمانی، هەرچەنە تر لە 2000 وێنە هەیە. ئەوە لە چەند مەراسیمێکی ترا و بە گەورەتر و بە فراوانتر و چکە ئەم مەراسیمانە جار بە جار گەشەی پێ ئەدرێ لە یادی شاری سلێمانیە، لە ساڵ یادی جەژنی نەورۆزە. زیاتر لە 2000 بۆ 2500 وێنەیە. مەبەست دەما بۆ ئەوەی جیلەکانی داهاتوو خانەوادە دێرینەکانی سلێمانی نەوەکانیان ئاشنا بن بە کللتور و مێژوو شارستانەتی شارەکەمان. مێژووی وێنەکان زیاتر لە بینی ساڵانی 40 و 50 و 60ەکانی سەدەی ڕابردووایە زۆرینەی ئەو وێنانەیە. ئەمێنەیە وێنەی باوکی ڕەحمەتی محەمەلاوی داتاشەکەیەکێ بۆ لە داتاشە کۆرەکانی شاری سلێمانی. ئەو تا گودەری داتاشەکان لەبەر ئەسحابەت پێ بوو، شوێنی ماسی فرۆشەکانی ئێستا دوکانی باوکم لەوێ بوو. ئەو مناڵی کە بە باوەشێوەتی ئەوە بە ڕەحمە بێ مامۆستا ئەنوەری برامە مدیری مەکتەبی نەجمەدین مەلای کۆن. ئەمەی کەسیان خۆمم سەیری ئەو جلوبەرگەکەن کە لەبەرمایە. ئەو تا جلوبەرجی مناڵان ئەوە نەبوو لە کۆگاکانان بفرۆشتێ، بەڵکو هەر خەیاتەکان بەدەستکردیان کرد. ئەو تاکەتە ئەوە دەداچێ و تاکەتەکە بادەیە لە ناوی خوریان ئەین لۆکیان دانا و بەرەکەی بەریان بۆ ئەکراین. دەبەنەوە ساڵی 1940 گیراوە لای یەحیا فەنی متەوەر، باوکی کاک ڕەفیقی متەوەر بە ڕەحمە بێ. زەمانی ئەو زەمانەی کە من باتیەکەم ئەگەر بەراوردی کەم لەگەر ئێستا پیا و خەفەتێکی زۆر زۆرە خوارد بۆ ئەو بەهاونەریت و ئەو ڕەوشتە جوانانی کە داران هەبوو داخەکەم ئێستا یا هەر نەماوە یا دەگمەنە. مەتەل بۆ نمونە ئەگەر لە گەڕەکێکە پرتەیە هەبوایەکە کۆچی بکردایە، ئەو گەڕەکە هەمووی بۆ ماوەی 40 ڕۆژ پرتەیەگرت دراوسەکان هەموویان. جارێ کە پرتەکە بوو لەو ماڵی کە پرتەی تایە ئاگەر ناکرایەوە چێژ لێ نادا، هەر دراوسەکان هەرێکە لە ماڵی خۆیانەوە بەتینیان ناوتا لە بەیانیەوە 3 ڕۆژ لە مزگەوت دانیشتن. ئەو 3 ڕۆژە دراوسەکان خواردنیان نەنار بۆ مزگەوت بۆ پیاوان وەشینا ئەشیانار بۆ ماڵی کۆتکردووەکە لە ماڵی کۆتکردووە کردنان دانیشتن، پیاوان لە مزگەوت دانیشتن. ئێستا بەراوردی کە لەگەر ئێستا
خانوویە تا 50 مەتر 100 مەترە بلۆکیشی 10 سانتیمی فەرقە لە ماڵی کانە لەوانەیە شین بێ ئەوەی تەنیشتی بەبێەوەی جۆ باتە ئەوەی کەوادراوتەکەی چینێتی لەوانەیە شایی بێ ئەنجا تۆ سەیری ئەو پەندە پێشینانانی جاران کە هەمووی وەکو نەخشی بەردووان ئێستا داخەکەم نەماوە مەتەلک برا لە پشت برا بێ مەگەر قەزا لای خوا بێ ئێستا برا کوژێ لەسەر پارە و مەسلحات لەسەر ملک و ماڵ